سێیەم کار و کاروباری یاسایی لە پێناو بەدیهێنانی سیستمێکی حکومڕانی ڕەشید کاتیایدا یاسا سەروەر بێت و پێگە و شکۆ بۆ دامەزراوە یاساییەکان بگەڕێتەوە، هەروەها لە پێناو دەرباسکردنی یاسا و دامەزراوە یاساییەکان لە خولگەی بەرژەوەندی و میزاجی حەزبی و بنەماڵەیی، کۆمەڵی دادگەری کوردستان ئامانجێتی بەم ئەجێندایە هەرێمی کوردستان بخاتە سەر ڕاستەڕەی یاسا سەروەری و یەکسانکردنی تاکەکانی کۆمەڵگە لە بەردەم یاسادا. 1. بەهێزکردنی هەمانگی نێوان هەر سێ دەسەڵاتی یاسادانان و جێبەجێکردن و دادوەری بە شێوەیەک کە هیچ یەکێکیان هەژبوونی بەسەر ئەوەی دیکەدا نەبێت. 2. پارێزگاری لە شکۆ و پێگەی دامەزراوەی پەرلەمان وەک مەرجەعی باڵای خەڵکی کوردستان بە جۆرێک هیچ کەسوولانێک بۆی نەبێت دەسەڵاتەکانی پێشێل بکات و سەرجەم دامەزراوەکان ملکەچی چاودێری پەرلەمان بن. 3. پاراستنی پێگەی یاسایی ئۆپۆزیسیۆنی پەرلەمان کە بە یاسایەکی تایبەت پارێزگاری لە ماف و ئازادیە سیاسیەکانیان بکرێت و دەرفەتی نوێنەرایەتیان هەبێت. 4. بەهێزکردنی ڕۆڵی داواکاری گشتی و پێدانی دەسەڵاتی تەواو پێیان بە تایبەت لە ڕووی چاودێری و جێبەجێکردنی یاساکان. 5. بەرکارکردنی یاسای خانانشینی یەکگرتووی عێراق و بەرپاکردنی دادگەری لە موچەی خانانشینی لە هەرێمی کوردستان. 6. هەموارکردنەوەی یاسای نەوت و گازی هەرێمی کوردستان و کارکردنی بە جۆرێک لەگەڵ بڕیار و فەرمانگەکانی دادگای ناوبژیوانی پاریس و دادگای باڵای فیدرالی عێراقدا بگونجێت. 7. هەموارکردنەوەی یاسای بەرەنگاربوونەوەی تونوتیژی خێزانی، بەڕەچاوکردنی بنەما ئیسلامی و کۆمەڵایەتیەکان و پاراستنی خێزان لە هەڵوەشان و ڕێگرتن لە شێوی کۆمەڵایەتی. 8. ڕێگرتن لە دەسوەردان لە کاروباری دادگاکان و ڕێزگرتن لە فەرمان و حکومە یاساییەکان و جێبەجێکردنیان. 9. کاراکردن و جێبەجێکردنی یاسای مافی بەدەستهێنانی زانیاری لە پێناو دەستگەیشتنی میدیاکار و هاوڵاتیان بە زانیاریەکان بەبێ هیچ جیاوازیکردنێک. 10. یەکلاکردنەوەی دۆسیەکانی دەستەی دەستپاکی تایبەت بە گەندەڵی و لێکۆڵینەوە لە راپۆرتەکانی دیوانی چاودێری دارایی. 11. ئاشکراکردنی چارەنووسی گیراوانی سیاسی و بێسەر و شوێنانی شەڕی ناوخۆ و ململانێ سیاسیەکان و یەکلاکردنەوەی دۆسیەکانیان. 12. هەڵوەشانەوەی یاسای تیرۆر کە بۆ پاکتاوکردنی نەیارانی حەزب بە دەسەڵاتدارەکان دەرکراوە و پێشێلکاریەکی ڕوونی مافی تاک و ئازادی ڕادەربڕینی حەزب و تاکەکانە.